لەبارەی کێشەی خوێندکارانی کۆلێژی پزیشکی لە زانکۆی گەرمیان ئەوان مانیان گرتووە و داواکاریانێ و خواستیانەیە با بزانین داواکاریەکانیان چین، ئایا ئەندە قورسن جێبەجێ نەکرێن یان کێشەکە لە بنەڕەتدا چییە؟ گفتگۆکەین لەگەڵ یەکێک لە خوێندکارەکان هیوا کامیل، نوێنەری خوێندکارانی کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان. کاگیوا سڵاو، بەیانیت باش. پێم بڵێ کێشەکەتان چییە؟ یعنی کێشەی ئێوە چییە لەگەڵ کۆلێژەکەتان؟ داوای چی دەکەن؟ سڵاو لە ئێوەش هەموو کاتێکتان باش. بەڵێ ئەوەی کە دیارە ئێمە ئەوێ بۆ شەشەم هەفتە چێکەوە ئێمە بایکۆت و خۆپیشاندانی هۆڵەکانی خوێندنمان کردووە سەبارەت بەو کێشانی کە هەن لە کۆلێژەکانمانە کە خۆیان نەبیننەوە لە نەبوونی ستافی پزیشکی پسپۆر کە پێویستە کە وانە جیاوازەکانمان پزیشکی پسپۆری جیاوازی هەبێت لەو پسپۆریانی کە پێویستە لە منهەجی خوێندنی ئەم ساڵمانە هەبێت. خاڵی دووەمی نەبوونی نەخۆشخانی فێرکاریەکی گونجاوە کە منی خوێندکار تیا ڕاهێنام بکەم و پراکتیس بکەم و هەروەها ئەوەیشی کە هەیە نەخۆشخانەکان لە ئاستی پێویستان نین کە مەرجی فێرکاری بوونی تیادا بێت و هەروەها خاڵێکی کە باس بکرێت ئەوەیەکەوە تەنانەت ئێمە نەخۆشخانی منداڵانیشمان نییە بۆ ئەم ساڵ خوێندکارەکانی ئێمە پێویستە لە نەخۆشخانی مناڵان هەوڵی خۆیان بدەن پراکتیسی خۆیان بکەن بۆ ئەوەی بتوان باشترین ئاستی خۆیان لە داهاتووە پێشکەشکەن بەڵام بەداخەوە ئێمە تەنانەت نەخۆشخانی منداڵانیشمان نییە و هەموو ئەو خاڵانی کە باسمان کرد ئەم دوو خاڵە خودی خۆی مەرجێکی دانپیانانی کۆلێژی پزیشکیە بۆی لە داهاتوودا ئێمە بتوانین کۆلێژەکەمان بتوانێت دانپیانان بەدەست بێنێ بەڵام بەداخەوە نەبوونی ئەم دوو خاڵی پێشووکە باسم کرد گرفتی گەورەمان بۆ دروستەکە بۆ دانپیانان ئەمانە دوو کێشە گەورەکیان ئەم سیانە بوون بەڵام هەم دیسان کێشەی لاوەکیمان هەیە بۆی کە لە نەخۆشخانەکان هۆڵێک نییە کە ئێمەی خوێندکار بتوانین وانەکانی تیا بخوێنین ئێمە تاقیگەمان نییە پێویستەکەەوە سکیڵلابمان هەبێت بۆی خوێندکار فێری دەرزی لێدان و کانۆلا و کۆمەڵێک بابەتی دیکە بێت و هەروەها پێویستەکەەوە دیسان تاقیگەی بایۆلۆجیت هەبێت پێویستەکەەوە تاقیگەی هیوا گوێت لە منە هەبێ بۆ دەرمان و پێداویستەکەن. هیوا پێم بڵێ ئێستا پراکتیک لەسەر چیەکەن؟ ینی بتانەوێ فێری دەرزی لێیان بن، بتانوێ کانولەدا بنێن، لەکوێ خۆتان فێرەکەن؟ ئەوەی کە هەیەت با منەمە بۆ ڕایگشتی ڕوونکەمەوە ئێمە لایەن ڕاگرێتی کۆلێژمانەوە هەوڵ درراوەکەەوە کێشەکان چارەسەکرێ بەڵام نەکرەوە تەنانەت دەرزی لیان و کانۆلادانان ئێمە خۆمان ڕۆشتوین لەسەر ئەستۆی خۆمان بۆ ڕێکخراویەکانی کە بۆ ئەوی فێری ئەم بابەتانە بین تەنانەت لە منهەجی خوێندنی ئێمە ئەوەی پێویستەوەکەوە ئەم خاڵانە فێرکرێ بەڵام لەبەر ئەوەی ڕێگری کراوە و نەکراوەکەوە ئێمە ڕاهێنانەکانی خۆمان بکەین ئێمە ڕۆشتین لە خولیکەیە بەشداریمان کردووە کە بەدەرە لە کۆلێژی پزیشکی و زانکۆی گەرمیان یانیەوە خوێندکارانی کۆلێژی پزیشکی ئەچن خولە بینن لە دەرەوە بۆی فێری کانولادانان و دەرزی لێیان و ئەو بابەتانە بن لەبەرەی پراکتیکتان نییە؟ بەڵێ بەم شێوەیە ئێمە خۆمان بەشداریمان کرد باشە کەوا لە سەرجەم قۆناغەکان خوێندکار هاتبوون. زانکۆ دەڵێ چی؟ زانکۆ ئەوەی کە ئەڵێت کێشەکان لە دەسەڵاتی منان نییە من ناتوانم نەخۆشخانەتان بۆ بکەمەوە ستافەکەش لە دەسەڵاتی بەڕێوەبەرەتی تەندروستی گەرمیان و هەروەها وەزارەتی خوێندنی باڵایە ئەوەی کە ئێمە بۆمان کرێت داواکردنە ئێمەش پێمان وایە 6 ساڵە نەیانتوانی وەم کێشانە حەلکەن و هەروەها بۆیە ئێمە ڕاستیەکەی ناومێت بین لەوەی کێشەکانمان بە حەل بگات بەتایبەتی مەسەلەی دانپیانان کێشەیەکی زۆر گەورەیە بۆ هەموو خوێندکاران و هەروەها خوێندکارانی کۆلێژی پزیشکی. من حەزەکەم ئەوە باسکەمکەوە ئەگەر زانکۆی گەرمیانیش دانی پێنرێت کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان دانی پیانانرێت لەبەر ئەم کەم و کورتیانەی کە هەیە تەنانەت لە ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵای عێراق هاتووە کەوا نابێت زانکۆیەک لە دوو پارێزگای جیاواز لقی هەبێت بینایی هەبێت کۆلێجی هەبێت. هیوا ئێستا بەکۆ گەشتون یعنی ئەو داواکەن کۆلێژەکەتان دابخرێ ئەیزانکۆش دەڵێ دایناخەین نەتیجە ئەوەی بەرچاوتان ڕوون بێت چییە؟
بەڵێ ئێمە داوامان کردووە کەوا ئەگەر ئەوانیش بە مەرجەکان ئێمە قایل نابن بۆ داخستن باوە هەلێکی هەنووکەی بۆ ئێمەی خوێندکار بدۆزنەوە لەبەرەوەی داهاتوی ئێمە لە مەترسیایە ئێمە نامانوێت بڕۆینە کۆمەڵگەوە بەڵام دکتۆرێکی شایستە نەبین بەو ستانداردانەی پێویستەکەەوە پزیشک هەی بێت بۆیە ئێمە داواکەین لەلایەنی بەرپرس لە حکومی لە ئیداری کەوا بێنە سەرخەت بۆی داهاتوی ئێمە یەکلاییکەنەوە کە ئێمە بچ لایەکە بشکێتەوە بۆ ئەوی ئێمە زیاد لە ئەمە دانەبڕین لە هۆڵەکانی خوێنی ئێمە پێمان خۆش نییەم بارودۆخ هاتوۆتە پێشەوە بەڵام ناچارین کەوا دەنگی خۆمان هەڵ ببڕین بۆ ئەوەی دەنگمان بگات و حەلێکی هەنووکەیمان وە بدۆزرێتەوە. سپاس بە هیوایەوەی چارەسەرێک وە کێشەکەتان بدۆزرێتەوە. سپاس کە لە کەلارە لەگەڵمان بی هیوا کامیل نەری خوێندکارانی کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان.